بەناوی خی گەورە و میرەبان ئاجزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لاڵقەیەکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەویستە گەمەوە. ڕۆژانی سێشەمە و چوارشەمەیە جیاواز لە هەفتەکانی تر باسکردنی چامپیۆنز لیگ لە ئارادانە لە دەستپێکی ساڵی نوێداین. لە دەستپێکی ساڵی نوێ هێدی خولەکان دەست پێ دەکات و هێدی ڕکابەرەکان دەست پێ دەکات. ئەوەی کە گرنگە لە مانگی یەکە دوو جامی زۆر گرنگ هەیە لە سەر ئاستی یانە ئەوروپیەکان کە ئەویش یەکەمیان سوپەری ئیتالیا کە شەوی ڕابردوو کۆتایە و دومیشیان سوپەری ئیسپانیا کە سپێشە و دوو سپێشە و دو یاری چوارگۆشەی زەڕینی ئەنجامە درێت بە ڕوبەڕوونەوەی بەرشلۆنە و بلباو و ڕوبەڕوونەوەی مارکا و ڕیال مەدرید و دواتر ڕۆژ یەکشەمە یاری کۆتایی دەکرێت. ئەمە دوو گرنگترین نازناون کە لە مانگی یەکە ڕکابەری لەسەرکرێ ئەمە جگەلەوەی کە چوارگۆشەی زەڕینی جامیانە پیشەگەرەکانمانەیە لە ئینگلتەرا کە ئەمڕۆ یارییان ئەنجامە درێ هەوڵ دەدەین قسەی لەسەرکەین و دواتریش یا حوتەمین یارەکانی چامپیۆنز لیگ هەر لەم مانگەدا ئەنجامە درێت کە ڕوبەڕوونەوەیکی زۆر تایبەتمەند ڕوبەڕوونەوەیکی یاری کۆتایی پێشوەختی تێدایە کەویش ڕوبەڕوونەوەی پاریس سەن ژێرمان و مانچستەر سیتی لەسەر یاریگای پارک دی پرانس گام یاریکی چارەنووسازە بۆ دویانەکە وەکو خۆتانزانن ئەمساڵ لە ڕێزمەندی چامپیۆنز لیگ نە سیتی لە دۆخێکی باشدایە نە پاریس سەن ژێرمان لە دۆخێکی باشدایە. پاریس سەن ژێرمان تا ئێستا 7 خاڵی و مانچستەر سیتیش 8 خاڵی هەیە و لەم یاریەشدا ڕوبەڕووی یەک دەبنەوانێت کە جیاوازێکی زۆریان بۆ دروست دەکات. شەوی ڕابردوو کۆمەڵێک یاری بەڕێوە چوون. ڕیال مەدرید لە جامی شای ئیسپانیا یارەکەی خۆی بردەوە گەیشتە قۆناغی داهاتوو کە بە 5 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد و بەشێکی زۆری یاریزانەکان بەشداریان کرد و ڤینیسیۆس جۆنیۆریش بەشداری لە یارەکەدا کرد کە ئەمە حاڵەتێکی گرنگ بوو کە پێدەچێت کارتە سوورەکەی یاری ڤالێنسیا تاوکوێستە یەکلا نەبوو بێتەوە. ئایا ڕایگیرانی بەدوایە ڕایگیرانی بەدوانە ئایا ڕایگیرانەکە شمولی خول دەکایە شمولی هەموو پاڵەندەکان تری ئیسپانیاکەن. بەڵامی تێ بەشداریکردنی ڤینیسیۆس جۆنیۆر ئەگەر وەکو ساڵی لێنەیە ڕیال مەدرید هەر لە جامی شایە بەشداری بە یاریزانێکی تر کرد بوو یاریزانەکەی کار بوو. جوان بیرم نییە کام یاریزانەوە ڕیال مەدرید سەر ڕاوی یارەکەی بردەوە بەڵام دوور خرایەوە لە جامی شای ئیسپانیای تر نازان بەشداریکردنی ڤینیسیۆسیش دوێنێ ئەوەی لە پشتەوە بێ لە پشتەوە نەبێ بەڵام ئەوەی کە بەشداری کردووە لەو یاریەدا و جارێ پێدەچێت ڕایگیرانەکەی یەکلان نەکرابێتەوە لە یارەکەی ڤالێنسیا و پێدەچێت ڕایگیرانەکەی بکەوێتە خولی ئیسپانیاوانێ. بارودۆخەکان بەم جۆرە بەردەوامیە کە ڕیال مەدرید بە 5 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد. لێکیشی دیکە لە یاریەکان نۆتینگهام فۆرست بە 3 گۆڵ سەرکەوتنی بەسەر وولڤەرهامپتۆن تۆمار کرد درێژەی بە ڕکابەریکردنی پریمەر لیگدا خاڵەکانی گەیاندە 40 خاڵ. ئەو نۆتینگهام فۆرستەی کە پار کوپەری دوور خستەوە نونۆ سانتۆی هێنا بۆی کە لە پریمەر لیگا بمێنێتەوە دواتر ئامانجەکان پێکاومانەوە. ئەمساڵ بە کۆتاییاتنی قۆناغی یەکەم بەنجامدانی یەک یاری لە قۆناغی دووەم نۆتینگهام خاوەنی 40 خاڵە لە 20 یاری واتە ڕێژەی ئارسینال خاڵی کۆکردوتەوانێ و تەنها 6 خاڵ لە دوای لیڤەرپۆڵ و دوور و یاریی دواکراوی لیڤەرپۆڵمەوە کە ڕەنگە جیاوازەکە بێ بە 9 خاڵ و هەفتەی داهاتوو نۆتینگهام و لیڤەرپۆڵن کەمە دەبێتە تاقیکردنەوەیکی ڕاستەقینە بۆ نۆتینگهام بۆی کە تا چەند لە ڕکابەرەکەەوە تا چەند ئەم تیپە مانەوەی مسۆگەر کرد لە دوای مانەوە تەموحی گەیشتن بە پاڵەوانتی ئەوروپیەکان و دواتریش بۆنە یعنی ئەگەر بتوانێت لەم ڕکابەری لە ماسە بەردەوام بێت و لیڤەر وان خاڵ لە دەست بدەن وەکوی لیستەر سیتی ساڵی 2015 ڕووبداتەوە. گرنگترین ڕووداو تایبەتمەندترین ڕووداو دەربی لامادۆنینە یاری نێوان ئینتەر و میلان بوو لە یاری کۆتایی سوپەر ئیتالیا پاش 3 ساڵ دەسەبەرکردنی نازناوی سوپەر ئیتالی لە سەریەک پاش ئەوەی کە ئینتەر وەکو پاڵەوانی خولی ئیتالی بەشداری کردووە هەموو ئەم تایبەتمەندانی کە هەی بووە بەشداری یاریجامی سوپەری کرد بەرامبەر بە میلان لەگەڵ ڕاهێنەری نوێ کەویش سێرجیۆ کۆنسیساوی یاریزانی پێشووی یانەکانی پۆرتۆ یانەکانی لازیۆ و ئینتەر میلان لە ئیتالیا و ڕانەری پێشوویانی پۆرتۆ بوو و تێیدا ئەنجامەکە میلان بۆ 8ەم جار لە مێژووی داتوانی نازناوی سوپەری ئیتالیا باتەوە و تەنها یەک نازناو لە دوای ڤانتۆسۆ بمێنێتەوە. ئەگەر ئێمە باس لە ڕووداوەکانی یارەکە بکەین و دوێنێش باسمان لێوە کرد وتمان گەڕانەوەی میلان بەرامبەر بە یۆڤێ ئاماژەیەکی باش بوو لە بەری جێمی یەکەم لە دوا بوو ڕافایلیاویش یاری نەیەکرد بەڵام جێمی دۆم یارەکەی نایە و گەڕایەوە میلان.
بەڵام بەرامبەر بە ئینتەر تایبەتمەندێکی گەورەتریە. چۆن لەبەرەوەی ئەگەر ئێمە باشترین پێکهاتی ئیتالیا وەربگرین، دەزانین کە ئینتەر میلان پێکهاتی لە هەموو تیپەکان باشترە. ئەگەر ئێمە ستایشێکی تایبەت بۆیانەکانی ئیتالیا وەربگرین لەلایەن ڕایەنەرەکانی دیکەوە، چ لەلایەن ئەنشلۆتیەوە، چ لەلایەن کلۆپەوە پێشتر، چ لەلایەن گواردیۆلاوە، ئەو ستایشە ڕۆبەڕووی ئینتەر میلان کراوەتەوانێ و هەمووشتان تا ئێستاش باسیەوەکەن کە ئەم ئینتەر میلانە لە یاری کۆتایی چامپیۆنز لیگی ساڵی 2023 چی یاریشی بەرامبەر بە مانچستەر سیتی کرد. ئەمە جگەلەوەی تیپەکە لە وەرزی ئەمساڵ لە خولی ئیتالی لە دۆخێکی باشدایە، لە چامپیۆنز لیگ لە دۆخێکی باشدایە، یعنی یەک دۆڕانی تەنانەت یەک دۆڕانی ئەم تیپە لە چامپیۆنز لیگا بەنجامدانی 6 یاری یەک دۆڕانیە بەرامبەر بە بایر لیڤەرکوزن تەنها یەک گۆڵیشی لەسەر تۆمار کراوە. کەواتە ئەمانە کۆمەڵی ڕقەم و داتان کە هەموو ئەمانە لە سوودی ئینتەر میلان، کە هەموو ئەمانە لە بەرژەوەندی ئینتەر و ڕانەرەکەی بوون سیمۆنی ئینزاگی. بەڵام هەر شەوی ڕابردووتر ئێمە باسی مانچستەر یونایتد و لیڤەرپوڵمان کرد کە بە هەموو پیاوەکان لیڤەرپوڵە باید زۆر باسانی یارەکەی بردایەتەوە. بەڵام کە یارەکە کۆتایی هات مانچستەر لە تۆمارکردنی سەرکەوتن بێبەش بوو، یعنی شتەکە عکس بوو بۆ ئەوە کلاسیکۆ بوو. ئەمەش دێربیە کە دەڵی دێربی یا کە دەڵی کلاسیکۆ، ئەو دۆخانە لەیا دەکرێت کە تۆ لە چ ئاستێکای، کە تۆ لە چ لیڤڵەکەی، کە تۆ چ پێگاتەیەکت لە بەردەسە. ڕاستە تا ڕادێکی زۆر نەبوونیە سێرە کاریگەرەکان کاریگەری لەسەر تۆ دەبێت، بەڵام کۆی گشتی حەماسەت و ئامادەکاری ئەو یاریە شتێکی جیاواز دەبێت. یاری نەکردنی ڕافالیاو لە سوودی ئینتەر بوو وەکو کۆی گشتی یارەکە، بەڵام ئینتەر بە سەرەتایەکی باش دەستی پێکرد. کالهالۆنگلۆ یاریگای بەجێهێشت، ئینتەر میلان دوایە گۆڵی یەکەمی تۆمار کرد، لەگەڵ دەستپێکی جێمی دۆم لە فەراغێکی بەرگری میلانە گۆڵی دووەمیان تۆمار کرد. ئەمە تا ئێرە بۆ ئینتەر میلان باشترین ئەنجامەکانە تا ئەمە. بەڵام دیقەت بدەن یەک شت زۆر زۆر گرنگە. من حەز دەکەم یعنی لە قسەکردنی خۆتانەوانێ باسی بابەتەکانتان بۆ بکەم. کاتێک تۆ ئەنجامی دوو گۆڵ لە پێشی، کاتێک تۆ بۆ نمونە تیپی بەرامبەر ینی خولێکی چلوەشتە تۆ 2-0، ڕاستە میلان زوو گۆڵی یەکەمی تۆمار کرد لەو لێدانە ڕاستەوخۆیی کە دروست بوو، بەڵام ڕاهێنەر ئەکرێ هێرشبەر بێنێتە دەرەوە بەرگریکار بەشداری پێ بکە. ینی ئەم حاڵەتانە زۆر زۆر ئاساییە. تۆ لەبەردەم ینی ئەم نەوەت خولەکە و لەبەردەمە تەنها 30 خولەکت لەبەردەمەوە بۆی نازناوێکی دیکە دەسەبەر پێ، نازناوێک بە 30 خولەک لە دەستەی، بە 20 خولەک لە دەستەی. هەنێک گۆڕانکاری لە وەرزشە لە تۆپی پێ عیبە نییە، لەبەری بۆ تۆ بۆ ئامانجە جەنگی. سیمۆنی ئینزاگی وتی ئێمە هاتووینەتە سعودیە بۆی نازناوەکە بەرینەوە. دە گۆڕانکارەکانی لە یارەکە کە کردی نەخێوانە بوو. ئینتەر ناو نازناوەکە بێتەوە. ئینتەر هات تۆڵەی شکستی یاری دێربی خولی ئیتالی بکاتەوە. واضح دیار بوو. ئەنی سەرڕاوی گۆڵ دووبەیی تۆمار کرد، تیپەکە هێشتا لە پەلەکردن نابوون. یعنی تۆ قەیچەکە میلان گۆڵی دووبەیی لێکرا یەکسەر ڕاستەوخۆ سەرڕاوی یەک بە شەڕانانی کردبوو، بەڵام کۆنسیسا و بەشداری بە ڕافالیاو کرد بۆ لەبەری لە حاڵەتی ناچاریە. ئەی کاردانەوەی تۆ چی بوو بەرامبەری؟ دوای گۆڵ یەکەمی میلانیش تۆ کاردانەوە چی بوو کە میلان چەند هەوڵێکیدا؟ هیچ کاردانەوەیکی نەبوو ئینتەر، بەڵکو ئینتەر پێداگیر بوو لەوەی بەو پێگاتەیە یاخود لەم یاریەدا سەرکەوتن بۆ خۆی بنووسێتەوە و لامان کادا تۆڵەی شکستی یاری دێربی خول بکاتەوانێ. ئەمانە ئینزاگی و ئینتەر کەوتنە هەڵەوە لە بەرامبەر. ئیگنا ئینتەر سەرەتایەکی زۆر باشی دەست پێ کرد و دوو گۆڵی زۆر باشی تۆمار کرد، بەڵام دواتر نەکردنی گۆڕانکارەکانی یاخود ینی گۆڕانکاری ناپێویست وای لە یارەکە کرد یارەکە بچێتە دۆخێکی تر. لە بەرامبەردا ئێمە بابین باسی گەڕانەوەکەی میلان کرد. دەبا من بە دوو یاری هەڵسەنگاندنی کۆنسیساو ناکەم و ئێستاشی لەسەر بێ من پێتانەڵێ من یەکەم جار ستایشی فۆنسیکاکەم کە کۆمەڵی سیاسەتی لە میلان ئاگۆڕی و دواتریش ستایشی کۆنسیساوەکەم بۆی کە کردی و کۆی زڵاتان ئیبراهیمۆڤیچیش لە دوای یاریەکە کە چووە ناو ژووری جلگۆڕین لە بەرچاوی هەموویانە وتی ئێمە سوپاسێکی تایبەتی مستەر و ستافەکەی یەکەین کە لە ماوەی هەفتەیەکە شتێکی مەحاڵیان بۆ تیپەکە دەستەبەر کرد، شتێکە لە مەحاڵەوە نزیک بوو، بەڵام ئەمان ڕێگریان لەو مەحاڵە کرد وە کردیان بە شتێکی واقعی و بۆ تیپەکەیان بەرهەمێنا کەویش بردنەوە لە یوڤی بردنەوە لە ئینتەر میلان بوو. دۆڕانی ژێمی یەکەم و سەرکەوتن بوو لە ژێمی دۆما کە ئەمە دەستکەوتێکی تایبەت بوو بۆ میلان. لەبەرەوە من ناکرێت هەڵسەنگاندنی ڕانەرێک، بەڵام ئێمە با باسی ئەوە بکەین کە ئایا میلان چی کرد لە گەڕانەوە یاخود چی گۆڕی. ببورن
طبعا لا هەمووتان ئاشکرایە پلانی ئەمیاری میلان 4-2-3 بوو. پلانی بەشداریکردنی میلان 4-2-3 بوو. بەڵام لە گۆڕانکاریەکانی کە کردی لە پلانی 4-2-3 کامایەوانێ، بەڵام چی کرد زیاتر ناوەندیان کۆنتترۆل کرد ڕاستەوخۆ لەلایەن ڕێندەرس و فۆفانەوە. ناوەندی میلان بەمە کۆنتترۆل کرا لەلایەن ڕێندەرس و فۆفانەوە بۆ ڕێگری کرێت لەو هەڵانەی کە میلان کردی. لە گۆڵی یەکەم کە لاوتارۆ بەو جۆرە تۆپەکە وەردەگری و یاری بە یاریزانەکانەکە و تۆپ دەکاتە گۆڵۆ، لەو گۆڵی دووەمەوە ئینفیرادەی کە زۆر بە ئاسانی دیفرەی تۆپ هەڵدەدات و ئینفیراد بۆ مەهدی تاریمی دەرەچێ و گۆڵی دومی لە تۆمارەکە. کاری میلان بوو بە پرێسی، بۆ تۆ هیچت نەماوە لە دەستی بدەیت. ئەمە ئەو خاڵە بوو کە کۆنسیسا و خۆی ئاماژەی پێکرد، وتیان لەسەر چ ستایلێکی یاریکردن تۆ یاریەکەی، وتی من لەسەر هیچ ستایلێکی یاریکردن نامەوێت یاری بکەم و یاریزانەکانم ڕابێنم، بەڵکو تەنها دەمەوێت بیبەمەوە. ئەمە باشترین جۆری سیستمە لە ئێستەی تۆپی پێە. تۆپی پێ بایەوە نەما سایە هەشتای تۆپە پێ بێ، بایەوە نەما سایە هەفتای تۆپە پێ بێ. ئێستش وەرن بێنەوە پێش چاوی خۆتان چاڤی هێرناندێز ئەو ساڵی کە لیگەی ئیسپانی بردەوانێ ستایشێکی زۆر کرا، زۆر هەڵنرا، زۆر پیرۆزبایی لێکرا. بەڵام لە کاتێکا بڕۆن سریارەکانی بەرشلۆنەکەن، بەرشلۆن لە شێوازی خۆی لایە بوو کە کاتێک خولی ئیسپانی بردەوە. ئەو بەرشلۆنەی نەبوو کە ئەوێت. مانچستەر سیتی کە چامپیۆنز لیگی بەدەستێنا، ئەومان ینی وەکو مانچستەر سیتی بەدەستی نێنا، وەکو پیپ گواردیۆلا بەدەستی نێنا بە پێداگیری شێوازی پلانەکەی خۆی. بۆیە گرنگە تۆ بزانیت لە دۆخاستیارەکانە چۆن مامەڵە دەکەیت. بەڵێ بەشداری پێکردنی ڕافالیا و خاڵی وەرچەرخانی میلان بوو. بەڵام لە هەمووی گرنگتر ئەو گرینتایە کە کۆنسیسا و لە ڕۆحەتی یاریزانەکانی میلانە دروستی کردووە. ئەم پێکەوەیە بوو کە یاریزانەکانی میلانە دروست بوو. میلان پێداگر بوو لەوەی کە دەوێت بگەڕێتەوە لە میارەیە. ئەمە چییە؟ یعنی هەموو کاتێک تاکتیک تامان بەداخەوە من زۆر هاوڕێ قسەی لەسەر لایەنی تاکتیکی کردو، بەڵام بڕوا بکەن تا ئێستش بە تەواوەتی حاڵی نەبوو لەوەی کە تاکتیک و ئەم بابەتەی دیکە چییە و چی نییە. بەڵام وەکوەوەی کە میلان لە مستەڵەحەکە تێبگە تاکتیک شێوازی یاریکردن دووشتی گیان، ئینشاڵڵا لە کاتێکی تایبەت تا بۆتان باس دەکەم. ئەم بابەتە دووشتی لە یەک جودان. میلان هیچ شێوازێکی یاریکردنی نییە. بۆ نمونە شێوازی یاریکردنی پۆزیشنال پلەی تەطبیق ناکە. بۆ نمونە وەکو لیڤەرپۆڵ شێوازی یاریکردنی جیگنپرێس تەطبیق ناکە. تاوانەوە پۆزیشنال پلەیە لە بەرشلۆنە پێڵێن تێکی تاکە کە هەموو جوڵەکانە بێتە مسەلەس، یاریزانەکان بە مسەلەس، پاسات دەبێت بە مسەلەس. نە، بەڵام میلان بە پێ و کەرەسانەی پێی بوو مامەڵەی لەگەڵ دۆخی یارەکەیە کرد. بۆ نمونە لە بەشداری پێکردنی ڕافالیاوە زۆرترین تۆپیان خستە باڵی ڕاستی ئینتەر میلانەوە. بە سوودوەرگرتن لە چی؟ ئەم خاڵە زۆر گرنگ بوو بۆ میلان. بە سوودوەرگرتن لە چی؟ بە سوودوەرگرتن لەوەی ئینتەر میلان دەیویست ئەنجامەکە قورسترکان لە میلان. دێنزەڵ دۆمفرز بەرگریکارێکی سەرکەوتوو بوو کە یاری دەکرد. ئەو کاتە ڕوبەڕووبوونەوە کە تەنها لە نێوان کێمایەوە بیسیک و ڕافالیا. تاوان لە ڕوبەڕوونەوەی وەنڤیوەنە ڕافالیا و یاریزانێکی لێهاتووە. میلان تەرکیزی خستە سەر و باڵە. ئەمە نەتیکی تاکای کرد، نەجیجین پرێسی کرد، نەهاو ینی هاو بەپێی ئەوەی کە لە جێم یەکەم ڕووداوە بەپێی ئەوەی کە چکەرە سێکرد لە بەردەمایە بەپێیەوە مامەڵی کرد. ئێوە بیرتانە یاری کلاسیکۆکەی سوپەری ڕابردوو کە لە چەندیاری ڕابردووە ئاراوخۆ کۆنتترۆڵی ڤینیسیۆس جۆنیۆری کردو. بەڵام لەو یاریەدا کارلۆ ئەنشلۆتی چی کرد؟ بێلینگام و ڕۆدریگۆ و ڤینیسیۆس هەر سێکیان لە باڵەکەی ئاراوخۆیان یاریانە کرد لە باڵی ڕاستە. هەر سێ یاریزانەکە باڵی ڕاست کەسی لێ نەبوو. جارجار ڤالڤێردیە چووتەوە. بەڵام خۆبینیتان ڕیال مەدرید 4 گۆڵی لە بەرشلۆنە کرد. ڤینیسیۆس پێما بێ لەو یاریەدا هاتریکی کرد. کەواتە ئەوە گرنگ بوو کە تۆ چۆن خوێندنەوە بۆ یارەکە کرد. چۆن لە یارەکە حاڵی بووی، چۆن چەکە بەهێزەکەی خۆتت لە سوودی خۆت بەکارێنە. ئەم ڕیمۆنتادایە تایبەت بوو بۆ میلان، بە تایبەتی لە دوای دوی چەوکەم تیپە گەڕایەوە ڕێگەی سەرکەوتنی دۆزیەوە. تاوان ئەو گۆڕانکاری کە بۆم باس کردن
وتم زۆر گرنگە تۆ دوو گۆڵت تۆمار کردو میلان گۆڕانکاری هجومیەکە قەیچەکە تۆ گۆڕانکاری بەرگریکە پارێزگاری بکە ینی تۆ 35 خولەکە لە بەردەمامەوە ئەو 35 خولەکە پارێزگاری لە گۆڵەکە بانازناوەکە بەریتەوانێ بەڵام کاتێک میلان ئەم حەماسەتەی وەرگرت کاتێ میلان گەڕایەوە کاتێ میلان گۆڵ یەکسانبوونی هێنا لەمەشا کۆنسیسا و ژیرانە مامەڵی کرد زۆر ژیرانە مامەڵی کرد هات چی کرد هات هێرشبەرێکی تری بەشداری پێکرد تامی ئەبراهامی خستە ناو بەبێ ئەوەی مۆراتان باتە دەرەوە بەبێ ئەوەی پۆلیسیش بێنێتە دەرەوە هات بەشداری بە تامی ئەبرا بۆ ئەم خاڵە زۆر گرنگ بوو تیپەکە حەماسەتێکی زۆری هەبوو و زۆر باش گەڕابوونەوە لە ئەجوایی یاریا بوون لە بەرامبەردا ئینتەر میلان داڕووخا بوو ئەمە بەد لە ژیرانە یعنی من لە دوو گۆڵەکە گرنگتر بەلامەوانێ ئەو گۆڕانکاریە بوو کە کۆنسیساو کردی لەو حەماسەتەی میلانە زانی تیپەکەی لە لووتکەیە زانی تیپەکەی حەماسەتێکی زۆر بەرزیەوە زانی ئینتەر میلان داڕووخاوە هات چی کرد هات هێرشبەرێکی تری بەشداری پێکرد بەشکە پێداگیر بێ لەوەی ئەنجامی یارەکە لە سوودی خۆی یەکلا بکاتەوە بۆیە منەم سەرکەوتنەی میلان لە چاوی ڕاهێنەریە بینم کە بڕیاری زۆر جەریئانەیە و لە بەرامبەریشدا شکستی ئینتەر میلان لە چاوی ڕاهێنەریە بینم لەبەرەوەی بڕیاری زۆر ینی نەشارەزار لە چیە لەوەی کە بەدلی یاریزان بەرزانی شوێن بۆ شوێن تۆ پێویست ناکات تۆ دوو گۆڵت تۆمار کردو قیچێکە ینی یەکێ لە تاریمیە یەکێ لە لاوتارۆ مارتینێز بەرە دەرەوانێ ینی دویچ خۆ تۆ توانی پارێزگای لە دویچکە لەبەری هەڵێکی بەرگری تۆکمەوە هەیە و لەگەڵ هەمووشی خراپتر دیمارکۆشی بردە دەرەوە لارەکە تۆ کالانەگلۆ لە دەستدا بۆ دیمارکۆش دەبیتە دەرەوە مختاریان یاریزانێکە بە بڕوای من تەمەنی زۆر سەرکەوتوە بەڵام هێشتا باش ئاسێکی زۆر باش لە ئینتەر دەست پێەکە گۆڕانکارەکانی ئینزاگیش ئەوەی تر فەراغیا بە ئینتەر دفرێ و کالانەگلۆ و دیمارکۆ و ینی ئەمە فەراغی یانی سێریکەن گۆڵی سێم کە تۆمارەکرێ ینی بڕوا بکەن هەموو شتەکان جوان ئیشی لەسەر ینی ئەو حڕیەتەی یاریزانی میلان هەیبوو دوێنێشە و شتێکی چاوەڕوان نەکراو بوو شتێ بوو کە حەماسەتێ بوو لە ڕانەرە وەریانگر لەوەی کە پێداگر بن لەوەی لە میارەدا سەرکەوتن تۆمار بکەن دیقەتی گۆڵی سێم بدەن ڕافالیا و لەکوێیەتەوێ و تۆپە وەرەگرێ و تۆپەکە دەداتە ئەبراهام گۆڵ تۆمارەکە لەدانێکی ڕاستەخۆی لەسەر ئینتەر دروست کرد گۆڵی لێ بەرهەمهێنا لە باڵی چەپەوە هێرشی دووەم گۆڵی لێهێندا کامەر مەبەستم لە خاڵی بیستیکە گۆڵی سێم لە باڵی ڕاستەوە کرا بەڵام لیا و هاوبەشداری کرد لەبەر چی لەبەرەوە حەماسەت و ئەو بۆشایی کە لە ئینتەر میلانە دروست بوو و ئیستیقلالیان کردوانیان گۆڵی سێمی لێ تۆمار بکەن ئەمە بۆ سوپەری ئیتالی هەموو ستایشێک بۆ میلان لە جێگەی خۆیەتی ئەی ئێستا کارە گرنگەکە چیە یاخود چی هەیە لە ڕووی لایەنی بەرگری ئەوانێ ئێمە ناین بە سەرکەوتنەکە بین دانیشتێن ستایشی میلانگەی نا لە ڕووی لایەنی بەرگریەوە میلان کێشەی هەیە ناکرێت تۆ سەرەتای یاری خولەکی 46 و ئینفیرادە بۆ مادی تاریمی دروست بێ ئەمە بەرپرسیارەتەکەی لە ملی مالکتیا و تۆمۆریە چۆن دەبێت تۆ سەرەتای جێمی تۆمە ئینفیرادە لەسەر دروست بێ لەکوێ لە دڵی بەرگریەوە تۆپێک وا باسانی بێ بە ئینفیراد لەسەر ئەم یاریکردنی لاوتارۆ خۆ لە چەندین مۆلەدا ئینتەر لە دوای دوێکیش نزیک بوو لەوەی گۆڵی سێ بێ تۆمارکە بەڵام مایکمانیان فریادڕەسی میلان بوو لە چەندین مۆلەدا ئەمە نییە لە ئینتەر کەم بکەینەوانێ بەڵام کۆمەڵێ هەڵی ئینتەر میلان باسەکەین کە لەو یاریەدا کردی کە نەدەبوو بکرا و لەگەڵی شیاب سەرڕاوی میلان سەرکەوتنی تۆمار کردووە ئێمە نوقسانەکانی میلان دەبینین دەزانین میلان لە ڕووی لایەنی بەرگریەوە تیپێکی زۆر خراپە و زۆر بە ئاسانی گۆڵی لێ تۆمارەکرێ و لە هیچ گۆڵێکیشان گۆڵپارێز بەرپرسیار نییە بەڵکو دوودڵی بەرگریەکە چ تۆمۆری چ مالکتیا بەرپرسیار بوون لە دوو گۆڵەکەی دوێنێ ئینتەر میلان بۆیە ئەکرێت کۆنسیسا و ئەم دەستپێکە باشەی بۆ خولیش بگوازێتەوە لە خول کەس پەستانیەوەی سەر ناخا کە بڵێن وەرە خولی ئیتالی بەرە بەڵام داواکاری هەیە لەسەرەوەی بگاتە چامپیۆنز لیگ لە چامپیۆنز لیگ میلان فۆنسیکا میلانی لە دۆخێکی باشە بەجێهێشت میلان خاوەنی 12 خاڵە و دەرفەتێکی زۆر زێڕین و گەورەی لەبەردەمان تاوی بە شێوەیەکی ڕاستە و خۆ بگاتە قۆناغی 16 چامپیۆنز لیگ ئەمە دەستکەوتێکی تایبەتە بۆ میلان و کارەکانی فۆنسیکا نابێت لە یادیکەی و میلان ئەمساڵ لە کۆی گشتی یاریەکانی بە تایبەتی ئەگەر ئێمە ئینتەر میلان وەکو گەورەی ئیتالیا وەربگرین
و ڕیاڵ مەدرید وەکو گەورەی ئەوروپا وەربگرین ئەنی کۆی گشتی یاریەکان بۆ میلان توانیوەتی لە هەر سیارەکەدا سەرکەوتن تۆمار بکە کە ئەمە تایبەتمەندیەوەیە کە میلان یاریزانی کواڵیتی هەیە میلان تیپێکی بێ یاریزانی ئەمە بەڵگەیە لەسەرەوە میلان تیپێکە کە دەتوانێت یاریە گەورەکان بەرێتەوە دەزانێت چۆن مامەڵە لەگەڵ یاریە گەورەکان بکە ئەوەی کە ماوە تاوانێ بەردەوامی ئەم تیپەیەکە ناتوانرێ بەردەوامی پێ بدرێت فۆنسیکا کێشەکەی ئەلەمەیە بوو اینا تۆ تیپێ لە ناو سانتیاگۆە لە ڕیاڵ مەدرید بێت تۆ تیپێ لە ناو ئینتەرا لە ئەنتەر بەرێتوانێ ئەمانەمووی دەستکەوتی تایبەتن تیپێک 12 خاڵیە بێ لە چامپیۆنزیگا لە کوی 6 یاری لە زۆر تیپیتر و وەزعی باشتر بێ کەواتە ئەم تیپە یاریزانی کواڵیتیە بەڵام ناتوانرێ بەردەوامیان پێ بدرێ و نازانرێت چۆن بەردەوامیان پێ بدرێ بۆیە ئێستا ئەرکە قورسەکەی کۆنسیسا و دەست پێ دەکات کە چۆن بەردەوامی بدا بەم یاریزانانە کە چۆن بتوانێت مامەڵی ژیرانیان لەگەڵا بکرێت کە چۆن بتوانێت ئەم تیپانە ئەم یاریزانانە لە ئەجوای یاریا بێڵڕێتوانێ ئەم سەرکەوتنە تایبەتمەند بوو ئینتەر میلان دەبێت سوودێکی زۆر لەم شکستەوە بگرێت تا بارودۆخی خۆی باشکە چونکە ڕکابەری ئەم ساڵی خولی ئیتالی ڕکابەریی سەختە و ئینتەر پێویستی بە سەقامگیریەکی باشەیە ئینزاژی تاو ئەبێ واز لەوە بێنێ هەر یاری و نۆ یاریزانی جیاواز تێکەڵ بکات لەگەڵ پێگاتەکەی ئەبێ پێگاتێکی سابتەوە ساڵی نوێە قۆناغی دووەمە مەفروزە لەسەر تۆ لەو 25 یاریزانە یانزان بۆ سەرکی بوون یەکلا بکەیتوانێ ئەگەر یاریەک زۆر ئاسان بوو تۆ بچیت کۆمەڵە یاریزانی تر بەشداری پێ بکەیت بەڵام کۆی گشتیە بە یانزە یاریزانە سەرچێکە و وجودی هەبێ ئەمە ئەبێت تێبگەن لەوەی کە ئەو کارەی کە دەکرێت ڕانەر گۆڕانکاری ناکات لە پلانی سەرکیاوە ئەو یانزە یاریزانی کە متمانەی پێیەتی پێکە بۆیە کە سوود بۆ تیپەکە بێنێت تا هەڵی ئینتەر میلانی بەسەرا دووبارە نەبێتەوە چونکەوە تا کاتێک تۆ دۆڕایت ئەگەر برتەوانێ ئەمە بێ بە شانازی بوو کە تۆ هەموو یاریزانەکانێ بەشداری پێەکە یاریزانی لاو بەشداری پێەکەی بەڵام کاتێک شکست دێنی ئەمێ بێ بە نقطەی زوعفە بوو بۆیە قەت مێڵەوە بێ بە نقطەی زوعفە بۆیە هەمیشە من ینی پێتانە من سەرسان بۆ ئەنشڵۆتی کە و یانزەی کە خۆی متمانی پێێتی هەتا بتوانێت دیاریان پێەکە نان باتە دەر پشویان پێ نە ئەم ڕایەنەرە وا بیرەکاتەوە ڕانەرێکی دیکەوە بیرەکاتەوە دیارە و گۆڕانکاریە بکە ئیتر خۆ ڕۆژگاری سەلمێنێکە چێ ڕاستە ڕۆژگاری سەلمێنێک کە کامپلانیان ینی حەقە کامپلانیان پلانێکی بەسوودە بۆ تیپەکە و بۆ تۆپی پێ ئەمڕۆژ لە جامیانە پیشەگەرەکان یاری گرنگمانەیە کە تێدا ئارسناڵ و نیوکاسڵ ڕۆبەڕوو یەک دەبنەوە بەڵام ئەگەر کۆمنت هاتبێت تایبەت بە یارەکەی میلان پێکەوە قسێکی لەسەر بکەین کاگەکاری سڵاو لە تۆ کاک موحسین میلان باست و بە ئەنجام یارەکەی بردەوە بەڵێ لە گێمی دووەم میلان باست و بە ئەنجام یارەکەی لە ئینتەر میلان بردەوە نقطەی لاوازی ئینتەر میلانی کرد بە نقطەی بەهێزی خۆی و توانیشی تاو لەسەر بەرگریکارەکانی ئینتەر میلان و باڵەکانی ئینتەر میلان بکە و ئیش لەسەر سەرکەوتنی پۆلیسی سەرکەوتنی دۆنفەرس و سەرکەوتنی دیمارکۆ بکە لێرەوە ڕیمۆنتادای میلان دەستی پێکرد کاگیواڵێت چی هێرشبەرێک بەڕایەوە گونجاو بۆیانی چێلسی لە شوێنی جاکسن وڵای هەر هێرشبەرێ بێنێ بێ ئەم ساڵ لەگەڵ جاکسنا تەواوی کە بزانین ئەگەر جاکسن هەروە بێت تاکۆتای وەرزی هێندە دەرفەت لە دەست باو کاتە چێلسی بی لە هێرشبەرێکی تر بکاتەوە بەڵام ئێستا بڕوا بکە کاگیوە هێرشبەری سەرڕمی پێرفێکت لە تۆپی پێیا زۆر کەمە زۆر کەمە یعنی بە هالاندیشەوە تا هالاندیش جیرۆ دەبووە زۆر کە من کە هێرشبەرێکی پێرفێکتی ژمارە نۆت دەست بکەوێت هەستم چۆن بۆ هەستێکی زۆر خۆشمە بوو کاگرێباز دەڵێ بۆندی بۆ بکرێ میلان کۆنسیسا و میلان بەرەو پێش دەبات کۆنسیسا و بۆ میلان باش نابێت دیترێکی ئەڵە بەرەو پێش یابایشیڵە باش نابێت ئینتەر میلان پێکانی یاریزانی زۆر بوو بەڵام ئینتەر میلان تیپێکی زۆر بەرپێکهاتەیە ئینتەر میلان بەلانی کەم و ئینزاگی 20 بۆ 25 یاریزانی لە پێگاتی سەرەکی لە بەردەمایە هەر یاری و تەشکیلێکی یاری پێکردووە باشترین تیپ و بەهێزترین تیپ و پڕکوالیترین تیپی ئیتالیایە ئەنواعی یاریزانی لەبەردەستایە بەڵام خۆی نەیزانی مامەڵێکی تەندروستکە لەگەڵ یارەکە کاکە میرەڵێ هەر تیپێک ڕۆحێت و توانای جەستەیەکی باشی تێدا بوو دڵنیا بەیباتەوە میلانیش بەو شێوە بوو بە تەکید لایەنی جەستەیی هۆکارێکی سەرەکی بوو کە میلان ئیستیقلالی کرد بۆ خۆی بە تایبەتی لە دوای بەشداریکردنی لیاوەوە میلان گەورەی ئیتالیایە کاگاوژینەڵێ ئەسڵەن
ئینتەر ئەم وەرزە یاری گەورەی نەبردوێتەوە میلان بەردەوام بوو لە زەختکردن میلان گێمی دووەم بەردەوام بوو لە زەختکردن بالفعل گۆڕانکارەکانی ئینتەر خراپبوو بەڵێ باسمان لێ کرد کاگرێواز دەڵێ یاریکی جوان و بە چێژ و پڕتاکتیک ئەوەی زیاتر میلانی سەرخستوانەیە جەستەی ڕۆحێتی یاریزانەکان و بۆی ڕانەرینەوە ئینتەر لە ئاستی لووتکەی خۆی نەبوو بە تایبەت بەرگریکاران وڵی ڕانەر کە پێداگیری دەکرد لە بەدەستهێنانی گۆڵی زیاتر و ئەنجامی گەورەتر بەڵێ ئێمەش باسی ئەو خاڵەمان کرد کاکارزان میلان تەشکیلێکی زۆر باشی پێ تەنها لە بەرگریە کێشەیە زۆر باسی ئەوشمان کرد کاکارزانجان بەڵێ میلان ئەگەر تۆ تیپێکی پڕکوالیتیت نەبێ ناتوانانی لە ڕیاڵ مەدرید بەریتەوە لە بێرنابیەوە ئەگەر تۆ تیپێکی پڕکوالیتیت نەبێ ناتوانانی لە ماوەی تەنها 3 مانگە 2 یاری لە ئینتەر میلان بەریتەوە ناتوانانی 12 خاڵ لە چامپیۆنزی کۆ بکەیتانێ بەڵام تەوزیفکردنی یاریزانەکان و دەرکردنی ئەو پەڕیتوانە لە یاریزانەکان زۆر زۆر گرنگە کە کۆنسیسا بتوانێت لەسەر ئەم خاڵە بەردەوام بێت کاک حەسەنەڵە کلیلی سەرکەوتنی میلان زیرەکی ڕانەروی هێنان ناوی لیاو بوو 160 سەرکەوتن لیاو بوو بەڵێ بەتەشید لیاوە ستێری یەکەمی میلانە لیاو یاریزانی پێگاتی سەرەکی میلانە بەڵام لیاو پێکانیە بوو بۆیە وەکو یەدەک بەشداری پێکرد بەڵام تۆ گەیشتە حاڵەتی ناچاری دوو گۆڵ لەسەر تۆمارکرا بۆیە ناچاری بەشداری بە لیاو بکەیت تاوان سەبارەت بە یاریەکانی جامیانە پیشەگەرەکان کام شەو ئارسناڵ و نیوکاسڵ ڕوبەڕوو دەبنەوە یاریەکان بە یەک یاری نەمان یاریەکان بوون بە 2 یاری یاری لە ساحەی نیوکاسڵ ئەکرێ و یاریکیش لە ساحەی ئارسناڵ ئەکرێ وەکۆی گشتی تیپێک سەر دەکەوێت بۆ یاری کۆتایی کە یاری کۆتاییش لە وێمبڵیە بێ وە سبەی شەو دووەم یاری چوارگۆشەی زەڕین یاری چوونەکەی ئەکرێ لێڤەرپۆڵ و تۆتنام لە نێو یاریگای تۆتنامە ڕوبەڕوو یەک دەبنەوە کە ڕەنگە ئەگەر تۆتنام لەم یاریەدا شکست بێنێت بە دوور نازانرێت ئەنجی پۆستیکۆگلۆ لە ڕانەرایەتی تۆتنام دوور بخرێتەوە و لە کۆی گشتی ڕانەرەکانی پریمەرلیگ ئەوەی کە ئاگادار بن شەوی ڕابردوو پێم وابێت تا درەنگانێک ژولیان لۆپتیجی لە ڕانەرایەتی یانەی وەستام یونایتد دوور خرایەوە باگەرێکی زۆر باز لەوە دەکرێت کە گراهام پوتەر جارێکتر لە پریمەرلیگ دەگەڕێتەوە بۆ کاری ڕانەرایەتی و دەبێتە ڕانەری وەستام یونایتد واتە ئەنجی پۆستیکۆگلۆش لەسەر مەترسی دوورخستنەوەیە ئارتیتا قوربانی بە پێگاتەکەی یا لە یاریەکەی برایتنە بۆ ئەم جامە نیوکاسڵ بە پێگاتەی سەرەکیەوە لە بەرامبەر تۆتنامە یاری کرد وە 3 خاڵی گرنگی دەسەبەر کرد و ئێستاش ئامادەکاری کردو بۆم یاریەکە ڕوبەڕووی ئەرسناڵ بێتەوە لە بەرامبەردا ئارسیناڵ بە پێگاتەیەکی بەشێک لە یاریزانی یەدەگەوە بەشداری کرد لە یاری برایتنە کە 2 خاڵی لەدەستدا لە ڕکابەرەکانی پریمەرلیگ لە پێناوچی لە پێناوی ئەم یاری لە نیوکاسڵ بتوانێت سەرکەوتن تۆمار بکات چونکە وەکو یەکێک لە ئامانجەکانی سەری جامی یانە پیشەگەرەکانی ئینگلتەراکە کامە بۆ ئارتێتا گرنگە چونکە ئێوە دەزانن ئارتێتا زەختێکی زۆر زۆری بردنەوەی نازناوی لەسرە بە تایبەتی کە بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ و پریمەر لیگ تا ڕادێکی زۆر بۆ ئارتێتا قورس بووە بۆیە بیر لەوە دەکاتەوە یەکێک لە جامەکانی جامیانە پیشەگەرەکان یاخود ئێفای کەپ دەسەبەر بکات خۆ ئامانجی ئەرسناڵ نییە بەڵام بۆ کەمکردنەوەی فشارەکانە لەسەری و سبەی ژۆک و باسم کرد سبەی شەو لێڤەرپۆڵ و تۆتنام دەبێت و هەروەها بەرشەلۆنە و بلباویش لە جامی سوپەر ئیسپانیا بە یەک دەکەن. خواتان لەگەڵ.